باش لەسەر مەترسیەکانی وشکە ساڵی گفتوگۆوەکەین میوانێکم هەیە لە ستۆدیۆ دکتۆر ڕێبەر مزوری پسپۆڕی ژینگە و کەشوهەوا. دکتۆر بەخێبی بۆ ستۆدیۆی کوردستان 24 دوێنێ دیسانەوە راپۆرتێکمان هەبوو کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر کشت و کاڵ ئەوانەی کە کشت و کاڵەکەن ئەوانیش مەترسیان لێ نیشتووە هەروەها ئەمڕۆ شەبینی ئاژەڵداران هاواریان لێڵساوە بەڕووماڵاتەکەیانە بەنەی فرۆشن بەهۆی وشکە ساڵیەوە. ینی ئەم مەترسیە هەیە ئەم ساڵ لەسەر هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان ئەم مەترسیە هەیە، چونکە بارانبارین بە شێوەی ئاسایی لە کوردستان و لە عێراق لە مانگی دەوە دەست پێ دەکا کە پێ دەگوترێن ساڵی بارانبارین، واتە لە کوتایی هەموو ساڵێک و لەگەر بیدایەتی ساڵی نوێ پێ دەگوترێت ساڵی بارانبارین، واتە لە مانگی دەست پێ دەکا تاکو کوتایی مانگی 5. بەڵام بەداخەوە ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا کە لە عێراق ڕووداوە لە کوردستانیش نەک مانگی بەڵکو لە مانگی 11 باران نابارێت و لە مانگی 12 باران نابارێت و ئەوە تا ئێستا ئێمە لە مانگی یەکین تاکو ئێستا لە شاری هەولێر بارانباری نەگەیشتە 100 میلیمتر، کەواتە ئێمە بەڵێ لە وشکە ساڵی نزیک بوونێتەوە، بەڵام هێشتا هەر کاتمەوە بۆ ئەوی بڕیار بدەن بۆ ئێمە لە ساڵێکی وشکە ساڵی تەواودان یاخودنا. باشە وشکە ساڵی جۆری هەیە، ینی ئێمە گەر بیان خەڵێنین پرسیارێکی زۆر جوانە. وشکە ساڵی 4 جۆری هەیە. یەکەم وشکە ساڵی پێ دەگوترێت وشکە ساڵی کەشناسی. ئەمە 15 ساڵە لە کوردستان ئەم حالەتە ڕووداوە کە دەڵێن وشکە ساڵی کەشناسی، واتە جوورەکانی بارانبارین و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە گۆڕانکاریەکی یعنی گۆڕانکاریەکی تەواو بەسەریان داهاتووە. ئەمە هەموو کەسێک هەست پێ دەکات، کەواتە ئەم وشکە ساڵیە هەموو ساڵێک ڕوودەدا، بەڵام ناکرێت لە هەبوونی ئەم وشکە ساڵێک تو بڵێ ساڵێکی وشکە ساڵیم هەیە. وشکە ساڵی دوم پێ دەگوترێت وشکە ساڵی هایدرۆلۆژی، ئاو بزانی سیستەمی ئاو لە وڵاتەکە لە شوێنەکە ئایا گۆڕانکاری بەسەر داهاتووە، ئایا ئاستی ئاوی ژێرزەوی داکەوتووە؟ بەڵێ بێگومان لە هەولێر ئێستا زیاتر لە 100 مەتردا ئاستی ئاوی ژێرزەوی داکەوتووە. ئایا ئاوی ڕووبار و جوگەکان کەم بوویتەوە؟ بەڵێ بێگومان ئەمە لە چەند ساڵی ڕابردوودا ئەمەش هەست پێکرایتەوە. وشکە ساڵی سێیەم پێی دەگوترێت وشکە ساڵی کشت و کاڵی، کە ئەم راپۆرتەی بەڕێزتان ئێستا کە خەڵکی ئاسایی هەست پێ دەکا. بوو چون ئەگەر ئێمە لە مانگی یەک باران نەبارێت نەگاتە ئاستێکیوە، ئەو کات وشکە ساڵی کشت و کاڵی ڕۆدەدا. وشکە ساڵی کشت و کاڵی چیە؟ مەتەلەن بەرهەمی کشت و کاڵ ناتانی بەرهەم بێنی، ئیدی بەرەبوومی ئاژەڵی لەبوو ئاژەڵ کەم دەبێتەوە، خەڵک ناچار دەبێت ڕوو لە فرۆشتنی ئاژەڵەکانیان بکات و یاخود نەتوانێت زەویەکانی بەرهەم بێنێت، کە هێشتا بە خۆشحاڵیەوە ئێمە کاتمان وایە. لە مانگی یەک ئێمە حالیان لە ناو وشکە ساڵی کشت و کاڵیدان. ئەگەر مانگێک خوا بارانێکی بەڕەحمەت بەسەرماندا ببارێنێت، ئیشەڵە وشکە ساڵی کشت و کاڵی ڕوونادا. قۆناغی چوارەم و کوتایی کە زۆر ترسناکە پێ دەگوترێت وشکە ساڵی ئابووری کۆمەڵایەتی. وشکە ساڵی ئابووری کۆمەڵایەتی ئیتر کە وشکە ساڵی کشت و کاڵی ڕوودا کە تو بەرەبوومت نەبوو، کە تو ئاژەڵت نەما، کە تو باران کە تو ئاو لە گوندەکانت نەما، ئیتر کار لە ئابووری وڵات دەکات. خەڵک هێدی لە دەیەکانەوە کوچ دەکەن بۆ شارەکانیان، کوچ دەکەن بۆ ئەو شوێنانێکەوە کەوا ئاویان بەدەست دەکەوێت. کەواتە بە شێوەیەکی گشتی ئەمە قۆناغەکانی وشکە ساڵین لە کوردستاندا قۆناغی یەکەم و دووەم هەر زۆر بە ئاسانی ڕوودەدا، بەڵام پێویستە سێ قۆناغ هەبێت بۆ ئەوە بڵێن ئێمە بە تاوەتی کەوتینە ساڵێکی وشکە ساڵی. زۆر باشە دکتۆر، ئێمە لەو وڵاتە پیشە سازیانەش نین، یان ئەگەر وەکو عێراق تەماشایکەی کە هۆکارێ بین بۆ پیسکردنی ژینگە، بۆچی ئەم گۆڕانکاریانە بەم شێوازە کاریگەری لەم ئەمە بەخۆی ئێمە ڕاستە هیچ کاریگەریمان نییە لەسەر گۆڕانی کەش و هەوا جیهان، بەڵکو وڵاتانی جیهانە کە کاریگەریان لەسەر عێراق و دەتان بڵێن وڵاتە عەرەبیەکان و وڵاتە زلهێزەکانن کە ئەو وزەنەوتیە کە لە بەردەستیانە بەکاردێنن بەبێ گوێدانە ئەوەی کەوە چەندەها گازی ژەهراوی دەدرێتە بەرگی هەوا و دەبێتە هۆی تێکچوونی سیستەمی کەشناسی جیهان. هەر وڵاتێک بە پێی شوێنی جوگرافیای خۆی باجی دەداتەوە. ئەوە تا ئەمڕۆ بەیانی لە مەدینە بارانێکی وا بە قورباریە و کە تەنانەت بوویتە هۆ ڕوودانی لافاوش لە شوێنەکان، کەواتە هەورەکان کوبوونەوەی هەورەکان لە شوێنەکان چڕبوونەوەیان شوێن نازانێ ئەمە بڵێن ئەمە سەحرایە ئەمە غابەیە. ئیتر لە دەرئەنجامی گۆڕانکاریەکانی کەش و هەوا
دابارینەکان لە هەندێک شوێن زۆر کەم دەبن کە ئێستا دەتوانم بڵێم لە کوردستان و لە عێراق ئێمە لەو حاڵەتەدان کە لە حاڵەتێکی زۆر خراپ داین دابارینەکان زۆر کەمن ڕێژەی باران نەگەیشتوتەوە ئەو ئاستێکەوە لە ساڵانی پێشتر لە چەند ساڵی پێشتردا بوون منە پارێکە لەم کاتەدا 250 میلیمەتری ڕات کرد بوو بەڵام ئەمڕۆ تاکو ئێستا نەگەیشت 100 میلیمەتر باشە تەخیربوونەکەی مەسەلەن بۆ نمونە ئەگەر بڵێن هەتا بەهاریشمان لە بەردەس ئێمە لە کوردستانە بەهاریش بارانە بارێت ئەگەر لەوێ ڕێژەیەکی باش باران بارێت ئەم کاریگەریانە کەمترە کاتەوە یان نەخێر ئێمە لە حاڵەتێ تێپەڕێوین کە ئەبوو لە کاتی خۆیان بارانە بار ئێمە کە دەین کوی ساڵی بارانبارین وەردەگرین کە لە مانگی دەوە بۆ مانگی 5 حساب دەکەین ئەگەر بێت و بارانەکان بکەونە مانگی 3 و 4 دەڵێن ئەگەر ڕێژەیەکی باشی ببارین وەکو بە شێوەیەکی زانستی دەڵێن ساڵێکی وشکە ساڵی نییە کە تو 500 میلیمەتر ڕەت کرد ناتوانێت بڵێ ساڵێکی وشکە ساڵیم هەبووە بەڵام لەم کاتەدا تو کەتیە قۆناغی وشکە ساڵی یەکەم و دووەم و سێەم کە وشکە ساڵی سێەم ڕوودا وشکە ساڵی کشتتوکاڵی ئیترەمە کاریگەری لە فەلاحەکان دەکات کاریگەری لە زەوی کشتتوکاڵەکان دەکات کاریگەری لە خاوەن ئاژەڵدارەکان دەکات بەڵام ئەگەر بارانەکانیش دووبارە بکەونە مانگی 3 و 4 بەڵام بە ڕێژەیەک ببارین ئێمە ناتوانین بڵێن دەبتە وشکە ساڵی کەواتە کوی بارانبارینەکان پێکەوە کو دەکرێتەوە ئەوجە بڕیار دەدرێت کە ئایا ساڵێکە دەبێتە ساڵێکی وشکە ساڵی یانە بەڵام زیانی خۆی هەرەگەین باڵێ بێگومان ئێستا مانگی یەک بەڕاستی دەتوانم بڵێن مانگێکی یەک لە کەرەوەیە ئەگەر ڕێژەیەکی بەرچاوی بارانبارین لە کوردستان داباری دەکرێم دەتوانم بڵێم تاڕادەیەک سەلامەت دەبین و دۆر دەبین لە وشکە ساڵی بەڵام ئەگەر هەر 30-40-50 میلیمەتر بێت بەڕاستی یعنی لە وشکە ساڵی زۆر نزیکی باشە دکتۆر وڵی من پرسیارێکم لا دروست بە زۆر جار باسەکرێت لە سوۆشال میدیا و لە میدیاکانیشەوە لە میدیا فەرمیەکانیشەوە بابەتی دزینی هەور چییە؟ دزینی هەورەکان ئەگەر لە ڕووی زانستیەوە تەماشا بکەین دەکرێت بەڵام ئەگەر بێ لە ڕووی واقعیەوە تەماشا بکەیت شتێکی زۆر ئاڵۆزە و زۆری زەحمەتە ئەوەی لە کوردستان باسکرا بەڕاستی تەنها بابەتێکی سوۆشال میدیا بوو هیچ ئەسڵ و فەسڵی نەبوو تەنانەت ئەو هەورانەی کە لەسەر کوردستان دەبینە لە دەرەنجامی جوڵەی فڕۆکەکان تو هیچ هەورێکی لە کوردستان نەبوو چۆن دەڵێ هەور لە کوردستان دزرای ئەخر هەور کاتێک دەزرێت کە هەور هەبیت نەک بڵێن هەور دزین لە ئاسمانێکی ساماڵ بیت ئەوەی لە کوردستان ڕوودا هیچ بوونی نەوە بەڕاستی بەڵام ئێستا لە وڵاتە زلهێزەکان تەلقیحکردنی هەورەکان هەیە دزینی هەورەکان بەعلمیان هەیە بەڵام بە واقعیان من خۆم هەتا ئێستا نەگەیشتمە ئەو باوەڕایی کە بوونی هەبێت تەنها تەلقیحکردنی هەورەکان هەیە دەرزی لێدان هەیە مەثەن هەورەکان ئەگەر بارستەیان بڵێن بە شێوەیەکی کەم بێت دەتوانن بە تەلقیحکردنی هەورەکان گەورەتریان بکەن بۆ ئەوەی دابارینەکە ئەوە بکات زیاد بکات بەڵام ئەمەش سلبیاتی خۆی هەیە کەواتە ئەوەی کە لە سوۆشال میدیا باز دەکرا بەڕاستی هیچ ئەسڵی نەبوو هیچ بۆنیشی نەبوو باشە دکتۆر ڕێبەر مزوری پسپۆڕی ژینگە و کەشوهەوا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە زۆر سپاس